چێشتخانەی مرواریەکانی غوربەت. سڵاو ئازیزان، مانگی ڕەمەزانتان پیرۆز بێ. من کە ناوم شەبۆ محەممەدا پسپۆری زانستی خۆراکم دەرچووی زانکۆی شاهانەی لەندەنم و هەروەها ئەندامی کۆمەڵی خۆراکی بەریتانیم. زۆر سپاسی خات و ئەمەلەکەین بۆ ئەم دەرفەتە لە ڕێگەی چێشتخانەی مروارەکانی غوربەتەوە هەندێ ڕێنمای تەندروستی بە بۆنێ مانگی ڕەمەزانی پیرۆزەوە پێشکەش بە بینەرانی بکەین. ئازیزان، کاتێک ئێمە بە ڕۆژوو ئەبین بۆ چەند کاتژمێرێ خواردن و خواردنەوە ناخۆین، ئەمەش کاریگەری لەسەر لەشمان دروست دەکات. بە تایبەتی کاتێک ئەو کالۆری و ئەو وزەیەی کە لە خواردنی پاشێوە یاخۆ لە شێوە ڕابردووە خواردنمانەتەوە ئەبێ لەشمان پەناباتە بەر کاربوهێدرێت و شەکرینە و جگەر و ماسوولگەکانمان وەکو وزە وەکو سەرچاوی وزە بەکاری ئەهێنێ. ئەمەش کارێکی باشە بە تایبەتی ئەو کەسانی کێشی لەشیان زۆرە و یاخۆ شەکری جۆری دویان هەیە. بەڵام بەداخەوە ئێمە لەبەرەوەی لە لەشمانە ئاو کۆ ناکەینەوە، ئاو خەزم ناکەین، لەبەر ئەوە تووشی وشکبوونەوە و سەرێشە و بێتاقەتی و لاوازیە بین و تەرکیزمان کەمێ بێتەوە. بەڵام ئەمە بە ماوەیەکی کاتیە، کاتێک کە بەربانگەکەینەوە ئەتوانین قەرەبووی ئەو شلەمەنیانە بینەوە، ئەویش بە خواردنەوەی ئاوێکی زۆر بڕێک لە ئاوی زۆر کردوو بۆ سەپەرداغ بێت و ئاوەکەش زۆر سارد نەبێت و بە هێواشیش بخورێتەوە، لەگەڵیشە دەنکێ بۆ دوو دەنگ خورما یاخود هەنجیری وشک بخورێت و دوای ئەوەش بتوانین شۆربایەک بخۆین. لە نەریتی ئێمەوە باوە کە شۆربای نێسک زۆر زۆر بەکار ئەهێنێ، بەڵام نێسکەکە لە باتی ئەوەی برنجی تێ بکرێ، ئەتوارێت کینوا تێ بکرێت، کینوا کە مادەیەکی پرۆتین و کانزایەکی زۆر زۆری تێدایە و پرۆتینەکەشی لەو پرۆتینە باشەکانە کە هەموو پرۆتینە تەواوەکانە، هەموو ئیسەنشڵ ئەمینۆ ئاسیدەکانی تێدایە و هەروەها ئەتوانین شۆربەکە دەوڵەمەندکەین بە سەوزەواتێکی زۆری تێ بکەین وەکو کەرەوز و پیاز و بیبەر و هەتا بتوانین سەوزەواتی تێ بکەین بۆی بەها خۆراکەکەی بەرزکەینەوە. کە دوای ئەوە شۆرباکەمان خوارد باشتر وایە دەدەقە بۆ چارەکە ئێمە هیچ شتێک نەخۆین، یاخۆ بچین نوێژێ بکەینیان بۆ دەدەقە بۆ چارەکی پیاسەیەکی سووکە بکەین و بینەوە بۆی ئەنجە دەستکەین بە ژەمەسەرەکیەکە. کاتێ پێش ئەوەی ژەمەسەرەکەش بخۆین پێویستە قاپێکی گەورە لە زەڵاتە بخورێ کە زەڵاتەکەش بریتی بێ لە هەنێ سەوزەواتی جۆرا و جۆر و ڕەناوڕەن کە بەهای خۆراکی و ڤیتامین و کانزاکانی زۆر زۆر تێدایە و لە کێشەی هەرز نەجاتمانەیە و هەروەها هەستی تێریشمانە ئەیاتێ. دوای ئەوەی کە زەڵاتەکە خورام دەستکرێ بە ژەمەسەرەکێکە. ژەمەسەرەکێکە ئێمە 5 گروپ خواردنمان هەیە کە ئەتوانین لەو 5 گروپە خواردنەکان بخورین بە تایبەتی پاقلەمانیەکان. ئەگەر ئێمە بتوانین یاخود دانەوێڵەکان بتوانین ئێمە ئەو دانەوێڵانە بخۆین کە بۆرن یاخود کەپەکەکەی پێوەیە و یاخود لەبەرەوەی ڕیشاڵەکانی زۆرە هەستی تێریمان زۆر ئااتێ و ڤیتامین و کانزاکانیش زۆر زۆر تێدایە و بماوەیەکی زۆریش بە تێری ئەمان هێڵێتەوە. لەبەرەوەی ئەم سەرچاوانەی سەرچاوە ڕووەکیانە زۆر زۆر وەکو سەرچاو ئاژەڵیەکانی بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە ڕێژەی ئاسن لە خوێنیانەکەمە زیاتر پێویستە لە خواردنەکانیانە ئەو جۆرە خواردنانەی تیابێت کە سەرچاو ئاژەڵیەکانە کە لە بەرەوەی ئەمادەی ئاسن زیاتر لە سەرچاوە ئاژەڵیەکانە لەلایەن لەشمانەوە هەڵەمەژێ وەکو لە سەرچاوە ڕووپیەکان. لەبەر ئەوە باشتر وایە ئەو کەسانی کە کێشەی کەمی خوێنیان هەیە بتوانن گۆشتی سوور بخۆن لە هەفتەیەکە 2 بۆ 3 جار و یاخود مریشک ماسی یاخود هێلکە و یاخود ئەو خواردنانەی کە وشکەکان میوە وشکەکان کە ڕێژەیەکی زۆر ئاسنیان تێدایە و هەروەها ئەو خواردنانەی کە وەکو چەرەسەرەتەکان نەتەکان کە ستۆر نەکرا و نەبرژاون کە مادەیەکی زۆر ئاسنیان تێدایە بە تایبەتی ناوکی گوڵە بەڕۆژە و دەنکە کوولەکە و کونجی و بایام. ئەمانە باشتر وایە لە باتیسناک یاخود لە دوای بەربانگ ئەم ژەمە خۆراکی سووکە بخورێت کە ڕێژەیەکی زۆر ئاسن و ڤیتامین و کانزاکانی تێدایە و هەروەها زۆریش گرنگە کە ئێمە ڕەچاوی خواردنی سەوزەواتکەین لە بەرەوەی ئاوێکی زۆر زۆری تێدایە و هەروەها بیرشمان نەچێ میوەکانیش کە شەکری سروشتی تێدایە و ڕێژەیەکی زۆری ئاوی تێدایە کە ئێمە بتوانین لە پاشێوە بە تایبەتی میوەیەکی زۆر بخۆینەوە بە تایبەتی ئەو کەسانی کە ڕێژەی کەمی ئاسنیان لە خوێندا هەیە پێویستە بەبێ پاشێو بە ڕۆژوو نەبن. پاشێو زۆر زۆر گرنگە، لەبەر ئەوە ئێمە هیوادارین بتوانین کە بە ڕۆژوو بین ڕۆژوویەکی تەندروستمان هەبێ. هیوادارم هەموو لایەکتان ڕۆژوویەکی تەندروست و کاتێکی خۆش و مانگێکی ڕەمەزانی خێر و بەرەکەت بێ بۆ هەموو لایە. زۆر زۆر سپاسان دەکەم و ڕێزم هەیە بۆ هەموو لایەکتان. خواحافیز.